سلامی خوای گەورەتان لەبێ. السلام عەلەیکوم وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. گەیشتنە بابەتی ئەوەی لە خزمەتی جەنابتانە باسی شەخسیەتی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلامان کرد لە خزمەتتانە و بەشی یەکەممان باس کرد بۆچی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم کە دەستنیشان کراوە بێتە پێغەمبەر وتمان لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مرۆڤێکە لە چەند ڕوویەکەوە کامڵە و خوای گەورە کاملی کردووە. ئەو شەوەیە چەند خاڵێکمان باس کرد لە خزمەتی جەنابتانە. دووەمیان واقعی ڕەسوول پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم و لەگەڵ نمونەکانیشیدا. واتە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم ئەگەر تەماشای کەین خوای گەورە کاتێ ماماڵەی لەگەڵاکە لەگەڵ هەموو پێغەمبەرانە مامەڵەیەکی واقعانەیە، یعنی خەیاڵی نییە، خەون نییە، ئەفسانە نییە، بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە چەند ڕوویەکەوە گە سێریکەین لەناو خەڵکا ژیاوە، جیا نەبووەتەوە لە خەڵک، وەک خەڵک مامەڵەی کردووە، شتێک نەبووە لە بەرچاو نەبێ، بەڵکو لە بەرچاو بووە بۆ ژیانێکشیە بووە، ژیانی لە خەڵکی کەمتر بووە. بۆیە وتیانە وەک مرۆڤ بووە، کڕیەتی، فرۆشتێتی، تووڕە بووە، تووڕە نەبووە، کەسی لێ مردووە، وفاتی کردووە کەس و کاری، یعنی مامەڵەی واقعانە و هەموو ژیانی وەک من و تۆ بووە ئاسایی. بەڵام فەرقەکەی ئەوەیە ئەو وەحی بۆ هاتووە، ئێمە وەحیمان بۆ نەهاتووە وەک مرۆڤ. تایبەتمەندیەکی تریە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم. ئەبێ ئینسانی موسڵمان، ئینسانی بڕوادار ئەو بزانێ کە خۆشی فەرموویەتی ئینەما ئەنە ئەعلەمکم بالله، واتە من لە هەمووتان زاناترم دەرباری پەروەردگار. ئەوە لە خوا ترسە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم. وەڵا بەڵام چی؟ وەلاکین ئەقوم و هەڵەسم دائەنیشم و ئەنام ئەخەوم و هەڵەسم و ئەسوم ڕۆژوو ئەگرم و ئەفتەڕ ئەیشکێنم ڕۆژوو ناگرم. یعنی بە ڕۆژوو دەبێ و بە ڕۆژوو نابێ. قەزمانەوە نییە لە ڕەمەزانە بە ڕۆژوو، قەزمان یعنی ساڵەکە ژیانی وشتی بە ڕۆژووە بێ و بە ڕۆژووش نابێ. ئەمجا فەرموویەتی ئەوە ژنش دێنم و مناڵمش ئەبێ و یعنی تایبەتمەندیەکی نییە پێغەمبەران وەک مەلایکە. ئێستا مەلایکە خوای گەورە دروستی کردووە بەس بۆ عیبادەتە. مەلایکە ئارەزووی نییە، عیبادەتە، وەک ئێمە ناژی، تایبەتمەندیەکی ترەیە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم ئەمەی نییە وەک مەلایکە. ئەمجا ئەفەرمێ فەمەن ڕەغیب عەن سونەتی فەلەیسە منی. ئەمجا هەر کەسێک لەمانەش دەسەڵگرێ ئەو لەسەر سونەتی من نییە. واتە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم واقعی بینە، واتە بە واقعی، بە جوانی، بە باشی، بە چاکی کە ژیانی بردووەتە سەر ئێمەش سێری ئەوەکەین لە قدوەیەدا. چونکە ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار ئەوەیە کە ئەتوانێت ژیانی لە هەموو جانبێکەوە ئیسفادە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە واقعی خۆیە و باشترین و جوانترین واقعشی دەرەچێت ئەگەر بتوانێت ئیسفادەی لێ بکە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم حاجەتنا إلی الرەسوول، چ پێویستیمان بە پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام؟ باشە ئەوە زانیمان پێغەمبەری خوا تایبەتمەندی چیەیە لە ژیانژا چەسپا و واقعەیە. چی پێویستمان بە پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام؟ وانە خوای گەورە قورئانی ناردووە؟ بەڵێ. بۆ بە قسەی خوا بکەین کافی نییە؟ چی داعیەکە کە بە قسەی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام؟ ئیلا فەرمایشتی خوایە. ئەی ئەگەر خوا فەرمایشتی نەکردایە بەڵگو احتیاجیمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمانەیە. الإسلام يشتمل إلى أمرين، دوو بەشە. بەشێکیان چییە؟ يتعلق بالإيمان وبەشێکیان يتعلق بالجوارح الإنسانية بالعمل. ئێستا خوای پەروەردگار دیاری بۆ کردووی ئیمان چییە، ئیسلام چییە، چاکە چییە. بەڵام پێویستمان بە یەکێکە ئەمەمان بۆشی بکاتەوە. و ئێمە توزانین سەوتێکی نوێشکەن، بەس چۆن نوێشکەین؟
چی کات بیکەین چەند ڕکات بکەین ئەمە پێویستمان بە کێیە بە پێغەمبەرێکە بۆمان بڵێ و بیکەین زۆر شتێک لە قورئانە وتراوە بەڵام ئایا بە وردەکاری وتراوە نە بە وردەکاری نەوتراوە وردەکاریەکەی لەکوێیە لای پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانەی کە ئەمرٌ یتعلق بقلب الإنسان الإيمان ئەم بابەتانەی کە باسیەکەین ئەوەی پێویستە بەدڵەوە ئێمە احتیاجی بەوەمانە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر فێرمانەکە ئەم مامەڵەمان چۆن بێ چۆن دڵمان بۆسی نەخواوە ئەمە چونکە پێغەمبەری خوا خۆی جێبەجێ کردووە قدوەیە کە ئێمەش لەیرا یەکەم دەرگا بکەینەوە کە ئەمە احتیاجی پێغەمبەرین ئەمەیە کە دڵمان بەستین بەخواوە بە ئیمانەوە کێ فێرمانەکە خوای گەورە ئەمرەکە و پێغەمبەری خوا جێبەجێیەکە و ئێمەش فێرە بین لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام دووەمیان ئەمرٌ یتعلق بجوارح الإنسان کار و کردار عەمەل چۆن عەمەلە بکەین ئێستا چۆن بچین بۆ حەج لە حەج چی بکەین بۆ نمونە چۆن ڕۆژوو بگرین چونکە ئەو ڕۆژی گرتووە ئەو حەجی کردووە ئەو شێوازەی نوێژەکە چۆن هەڵەسی چۆن دانیشی چوار کاتەکە چۆن دەکەی چونکە ئەمە بە عەمەلی کراوە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جبریل هاتووە فێری کردووە و نوێژی پێ کردووە جبریل عەلەیهی سەلام مامۆساکەی هاتووە قورئانی پێ خوێندووە و پێی وتووە و حەجەکە هەروەها و هەموو عیبادەتەکانی تر جێبەجێی کردووە بە کردار بۆیە ئێمەش لەوە فێرە بین چونکە لەوە فێربووین وەک ئەومان کرد ئەو کاتە چێ بێ ئەو کاتە ئێمە خوای گەورە عیبادەتەکەمان لێ قبوڵەکە لای کەم هیچ نەبێ کردارش ئەبێتە سێ بەش کردار ئیمان ئەوە دڵە و پەیوەستە بەینی خۆت و خوا بەڵام ئاکار کردار ئەبێتە سێ بەش یەکەمیان عیبادەت دووەمیان معاملات سێمیان ئەخلاق عیبادات ئەوەیە کە تۆ بەینی خوا عیبادەتەکان دەکەیت ئەوەی خوای گەورە فەرزی کردووە لەسەرت ئەنجامیەدی ئەوەی سونەت شە بە گوێرەی توانا دەیکەی ئەمە خوا ئەمە ئێوێ لە ئێمە لە قیامەتە کاتی مرۆڤ زنی ئەکرێتەوە هەموو شتێک بۆ نمونە لێی ناپرسن حەقی خوات بەس لێ پرسن حەقەکانی خوا چییە ئەوانەی کە واجبن سونەتەکان بۆ خۆت کردوتە بۆ حاڵەتێک کردوتە ئەگەر واجبەکەت بۆ نمونە پڕۆ نەبێ لەو سونەتە خەنە جێگای ڕۆژی ڕەمەزانمانەیە خوای گەورە چەند ڕەمەز بۆ نمونە دە ڕەمەزان لەسەر منە دە ڕەمەزان لەسەر تۆیە 15 لەسەر تۆیە خوای گەورە ئەڵێ ڕەمەزانەکانی بێرن 30 ڕۆژە 29 ڕۆژە حەسابی لێگەڵا ئەمە حەقی خوایە ئەبێ ئێمە ئەگەر نوقسان بوو ئەگەر سونەتمان بوو سونەتەکە خەنە جێگای ئەی ئەگەر زیادە ماوە لە سونەت ڕۆژی سونەت خوا بە ئەجر و پاداشمان بۆ حەسابەکە ئەی ئەگەر نەمان کردبێ خوا عیقابمان نادا لەسەر سونەت لەسەر سونەت عیقاب نییە بەڵام لەسەر چییە بەڵام لەسەر واجب مەگەر سونەتێ واجب بێ ئەوە جیایە ئەمری خوا بێ لە ئەمرەکان بێ و دێنەوە بۆ ئەو دوایشی هەمووی وایە هەمووی ئاوایە لە عیباداتە ئەتینەوە بۆ معاملات ئێستا ئێمە گشتمان معاملەکەین کڕینەکەین فرۆشتنەکەین ئیتر لە گەورەیان لە بچوو بێ تاجر بی یان فەردێکی ئاسایی بیت معاملەی ڕۆژانە ئەمانە هەرچی حەقی خەڵک لا دەبێ ئەبێت تۆ بیدەیتەوە ئەبێ زوڵم لە هیچ کەسێ نەکەیت هیچ کەسش نابێت زوڵم لە تۆ بکە ئەمە خوا ئەمەی وا داناوە لەسەر دنیایە لە قیامەتا گشتمانە چینە دیوانی و ئەچینە بەردەم حیساب و تەرازوی خوای پەروەردگار حەق هەرکێ لای کێ بێ خوا لێ وێسێنێ ئەمە ئاوایە لەورە عیبادەتەکانت معاملەت لەگەڵاکە ئەگە دەرچووی باشە دوایەوەڵە سێری معاملەی بکەن معاملەکەی بزان چۆنە کڕین و فرۆشتن حایە حەقی خەڵکی خواردووە نەخواردووە ئەمانە دووەمیانە سێهەمیان دێنەوە بە ئاداب بۆ کۆمەڵایەتی ئاکار و ڕۆژ بزان من بەدەم بە زبان بە دەست بە هەر شتێک ئەزیەتی موسڵمانان داوە تعدام کردووە لە موسڵمانان خوا حەسەبم لەگەڵاکە هەموو مرۆڤێ وایە ئەگەر ئەلەم سیانە دەرچووی ئەوە تەئکیدی لێ بێت تۆ کەسێکی خوا لێ ڕازی بێ خوای پەروەردگار لە قیامەتە محاسەبەت ئەمە ئاکە بتوانی ئەمانە
ئەوانەی کە حەقی خوایە حەقی خەڵکە حەقەکە ئەتوانی کردێنێتە دوو بەشەوە چی عەمەلی ڕەوشتی بێ چی عەمەلی معامەلە بێ هەردوو گیانەکە یەک بەش بەڵام لێرە جای کردێتەوە لەگەڵ چی لەگەڵ عیبادات ئەگەر ئەمە سەلامەت بوو ئینشاءالله تعالە سەلامەت دەبێ بە ئیزنی خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دینێکی هاوردووە شاملە لە چوار ڕۆ شاملە یعنی گشتگیرە باوا بێژین چوار ڕۆوە یەکەمیان کەرامەتی ئینسان ئیسلام هاتووە بۆ ڕێزلێنان لە مرۆڤ لە نەبوون و هاوردێتی بۆ بوون چونکە پێشی ئیسلام حەساب بۆ مرۆڤ ناکرا کڕینی پێکرا فرۆشتنی پێ وەک ئاژەڵ دانراون ئیسلام هات ئەمەی لادا وە قبوڵش ناکا ئەوەی سوکایەتی بە مرۆڤ بێ ئیسلام لەگەڵیان نییە چی مسلمان بێ چی کافرش بێ ئیسلام ئەمەی لادا قبوڵ ناکا مسلمان نەک مسلمان مرۆڤ وە کۆیلە بفرۆشێ و بسەندرێ معامەلی پێ بکرێ چکە دینەکەمان شامل و کاملە وە قبوڵش ناکا هیچ کەسێک هیچ مرۆڤ عیبادەتی مرۆڤێکی تر بکە ئەمە خوا حەقی داناوە لەولاوە نایە لێ ئەم مرۆڤە کەرامەتی لەکەدار بێ لەیلا شەوا پێمان ئەڵێ هیچ کەسێ ناتوانێت عیبادەتی کەسەکەی تۆ مرۆڤ لەوە گەورەترە عیبادەت بەس بۆ خوایە بۆ خالق بۆ مخلوق نییە دووەمیان ئینسان پێمان ئەڵێ هیچ کەسێ نابکەیتە قدوە و ڕابەری خۆت ئیلا پێغەمبەر نەبێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نوێنەرەیە کە خوا ناردوێتی بۆمان کە دایناوە وە خەڵکانی ترش کە پێغەمبەرانی ترە دایناوە بەیان ئەمە ئەکەیتە ڕابەر قدوە لەوە شت وەرەگری و ئەوانەشی کە لە شوێن کەوتووی ئەوەن کە شتەکان ئەگێڕنەوە نەک تۆ ئەو کەسە بپەرستی ئەو خراپە محەبەت هەیە بەڵام محەبەتێک گەیە عیبادەت ئەمە شرکە نابێ یعنی سە تۆ کەسێکت خۆشگەرەک مامۆستاتە ئیمامە خەتیبە داعیە بانگخوازە ئەمە سنوورێکیە تۆ ناوێت چاو بنقێنی هەرچێ وتی بێژی بەڵێ شۆرانە بڕوانی نابێت تۆ وا بزانی ئەم مرۆڤە ئیتر هەڵە ناکا لەسەر زەوی ئەمە سەقەتە ئەم فکرانە سەقەتە ئەبێ وریابێت چونکە مرۆڤ مەدام مرۆڤە هەڵە ئەکا بۆ چاکەشەکە کە ئیمامی عومەر فەرمووی بەس خاوەنی ئەم قەبرە ئەوە ناکە قەزدی قەبری پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام غەیری ئەوە دەکە ئەبێ ئەوە بزانی کە ئینسان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو شتێ لەوەوە بەڵام تۆ هاتە خوارەوە جیاوازەتر سێهەمیان ئیسلام گشتگیرە حەزەکە دەیم و سەعات لە کۆکردنەوە لە بۆ چووکترین شت حەزکەی جیاوازی موسڵمانان هەبێ تۆ بیتە سەبەبی تەفریقەی خەڵک گوناح دەکا خۆت جیاکەیتەوە لە موسڵمانان گوناح دەکا تەسەوور کەیسە خەڵکێک لەناو حرم دانیشێ کاک ئەحمەد ڕۆژوو ناشکێنێ ئەگەر لەو خەڵکە خۆی جیاکاتەوە گوناحبارە بێ بەیانی خوا بانگیەکە بۆ نەچووتە سەرە و سفلە مەبەستە چی بوو لێوە دانیشتی بۆچی خۆت جیاکەیتەوە لە موسڵمانان بۆ سەبەب چییە هۆکار چییە هەندێک شتێ ئێمە لامان زۆر طەبیعیە شتێ سادەیە بەس نە خوا قەت حەزی لە جیابوونەوە نییە لە مەجلیسێکا دانیشتی ڕەیەکیان وت ئەگەر 8 نەفەر بوون 6 یەک ڕەئی بوو تۆش تەئیدی بکە ئەگەر چاک بوو خۆت قیتۆ مەکە بەرامبەر گشتیان بگری خوا حەز لەو سیفەتە ناکە خەت ئیسلام لە چی نییە لە جیابوونەوە حەزی لە ناکە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا سێریکە ئەمە ئیسلام هاتووە چییە قەت تەفرەقە لەگەڵیان نییە شتێکی بۆ چوو گەورە ئەبێ هەموو شتێک تۆ حەزکەی لەگەڵ موسڵمانان نابێت حەز نەکەی جیاوازی دروستکەی لە ڕەئیە جیاوازی دروستکەی لە قسە جیاوازی دروستکەی لە کارە جیاوازی دروستکەی لە شتەکانی تر بۆیە ئەبێ فەرقە تەنانەت ئێستا ئێمە پێغەمبەران لا نفرق بین ئەحەد منهم پێغەمبەرانی ترمان بینیەنە بەس خوا پێمانە ژەوریا بە نافەرق نەکەن لەگەڵ پێغەمبەران
لەوەش قبوڵمان لێ ناکە، لەوەش قبوڵمان لێ ناکە. چکە ئەبێ ئێمە بزانین ئەو شتانی کە دەیکەین شتانێک بێ خوا حەزی بە جیابوونەوە نییە، دەستی لێمە نەکات، مەزی لێ بێت. حەزی لە جیابوونەوە نییە، یعنی چونکە ئیسە بۆیە ئێستا ئەم تەفریقە و هەرکێ بۆ خۆی ئەمە کەس خوا قەت حەزی لێ ناکات. سەبەبی ئەوەشە کە سەرمان ناخە. چاک بزانن مسلمانە دیە زەرر حەزکا لە زەرەی مسلمان مەگە ئاخر زەمان بێ. ئەمڕۆیە چۆنە بێ مسلمان حەزکا لە زەرەی مسلمان؟ ئەگەر مسلمانێکی ڕاستەقەی نەبین هەموومان لا تباغضوا ولا تقاطعوا ولا تحاسدوا. هەموو حەدیثەکان تۆ بێنە دای بنە بزان کامەیە گونجێ لەگەڵ ئێمە. یعنی من بۆ حەزکەم لە زەرەری تۆ ئەگە من ئیمانەکەم تەواو و سەلامەتە. بۆ ئەگەر تۆش وابیت هەموومان وای، چکە حەز نەکەین لە جیاوازی. جیاوازی خۆشە، چی کاتێ باشە بۆ خزمەتی مرۆڤ، ئەو جیابوونەوە خۆش. بەس جیاوازی بووە ئەوە عەزیەتی مسلمانە بەخوا براوە خوا حەزی لێ ناکات. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات و هەر کەسێ مناقەشەی کرد لەگەڵ کەسێکە بۆ نمونە، ئەمانە نمونە هێنمەوە بۆی کە زیاتر شتەکە دەوڵەمەند کرد. ئەگەر لەسەر حەقش بووی تۆ بەرامبەرەکەش باتڵ بوو 100% هەموو دنیا تەییدی تۆی کرد، گەشتیان وتیان ئەشهەدوو قسەکەی دوو تاوای نەخورا، ئەڵێ ئەگەر ئەم پیاوە لەبەر خاتری خوا واز بێنێ من مسۆگەر یەکەم ناوڕاستی باش بووی. یعنی چی ئەم حەدیثە؟ ئەگەر کەمێ وردەوە بینی یعنی چی؟ یعنی دەمەدەمەمەک بە کوردەکەی وات پێژی، یعنی حەزی لە ئەوە نییە. چونکە بۆ ئەو قسەیەکە ئەم قسەیەکە ئەو قسەیەکە ئیتر بەیانی ئەم دوو مسلمانە دڵیان ناڕەنجێ. دڵی مسلمانش گەورەتر لە قسە. هەتا سنوورە، هەموو شتێ سنووری خۆی هەیە، دین دایناوە بۆمان. خاڵێکی تر ئەوەیە ئیسلام لەم یفەرق بەین الئەنبیا، فەرقی نەکردووە لە نێوانی پێغەمبەرانە. 15 دقیقە بڵێ باش تەواومان کرد ئاخرێک. ئیسلام فەرق ناکە لە نێوانی کەچیە پێغەمبەرانە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم هاتووە بۆی کێشەی خەڵکی حلکە بڕواتە بێ. ئەگەیسە من ئەم دینەوە باسێکم باس بۆ پێغەمبەر ناکەی. ئەگەر ئیشەکەی من کێشەی خەڵکی حل نەکرد و کێشەی ناوە ئەوە دین نییە. دین نییە. دین هاتووە چی بکە؟ کۆمەڵگا ڕێخاتەوە، ژیانێکی ئاسوودە بداتەوە خەڵکە و خێر و بەرەکەت بداتە ئەمە ئیسلامە. ئیسلام یعنی ئاشتی، ئیسلام یعنی خۆشبەختی بۆ مرۆڤ بە جوانی، چونکە خەلیفەیە لەسەر زەویا بە جوانی بژی. ئەگەر تۆ هات دینێک تاوڵ خەڵکت ئەزیێتدا بەو دینە بە شێوازێکی تر ئەو دین نییە. خەڵک بکوژی و خەڵک کاولکەیت و خەڵک لەناو بدەیت و ئەدەی بگەیتە هەرچی دەست نەپارێزی با ناوی بنەی دین. ئەوە کەی دینە؟ کەی دینی وای وتە؟ کەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم وای کردو؟ بۆیە ئەمێ بزانین ڕیسالەتی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم هاتووە بە خزمەتی مرۆڤایەتی، هاتووە بۆ خزمەتی ئینسان دنیا ئاودان کاتەوە. خی ڕەحمان لێکە و عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. یا ڕەبی خوای بمان کەیتە خاوەنی دینێکی ڕاستەقینە بۆ خۆمان بۆ کۆمەڵگاکەمان. یا ڕەبی خوا عیبادەتمان لێ قبوڵ کەی. یا ڕەبی دڵمان پاکەیتەوە. یا ئەڵڵاه خوایە دڵی برایەتیمان بە خۆت بکەی. یا ڕەبی خوایە ئەوەی کردومان لە ڕەمەزانە لێمان وەرگری. یا ئەڵڵاه ئەو چەند ڕۆژەمانشمان موفەقمان بکەی بۆ ئەوەی کاری کە داری چاک و باش و وسلامت بکەین. صلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله.